ڕاستی ئەمە وەکو مای دڵخۆشیە بەڕاستی بۆ بنەماڵی ئێمە کە لە ڕێو ڕسمێکی ئاوا شایستە یادی بەدری ئەکرێتەوە جارێکی تر و بە هاوڕێیانی ئاشنا ئەبێتەوە لە ڕێگەی ئەو بەرهەمەی کە بەڕاستی مهمی ئەو بەرهەمە لە شتێکایە کە لە فەوتان نیجاتماننا. بۆچی؟ نوسخەی نەمابوو. یعنی وەکو چەندین بەرهەمی تری خەریب و تیا بچێ، یعنی بەداخەوە کتێبێکی ناوی عشقستانە، دیوانێکی شعریەوە لە نەوەتەکانە تیاتر و بەڕاستی بۆ سلێمانی وتووە، باسی سلێمانی ئەکاتەوە، باسی یادوەرەکانی ئەکاتەوە. لە ڕاستی هەشتی زۆر فەوتاوە پیاوە لە ساڵی هەشتا کە تەرحی دەکرێ. لە ئێستەیە سوودێکی زۆر ئەبێ بۆ خەڵک و بۆ خوێنەران و بۆ ڕۆشنبیران و تەنانەت ئەو کەسانەی کە ئەیانوێ شارەزا بن بە ئەدەبی کوردی. کتێبەکە کتێبێکی مێژوویی سیاسی هەمەڕەنگە، مەسەلەن باسی کوردستان بە گشتی ئەکا هەتا لای لوبنانەوە، تەنانەت باسی ئەو کوردانەکە کە لوبنان چ ڕۆڵێکیان هەبووە لە بنیادنانەوەی لوبنان لە دوای شۆڕشی لوبنانەکان زڵدی فەڕەنسا. ئەمە یەک. زائیدەنەوەش مەسەلەن باسی ئاشتی کوردستانەکە کە لە ساڵی نەوەتەکاندا جەنابی مامجەلال ڕۆڵێکی باڵای هەبووە لە کۆکردنەوەی بیر و ڕاجیاوازەکانە. باسی چەندین بەسەرهات و بابەتی سیاسی و کۆمەڵایەتی و هەتا قفڵی بابەتەکە ئەگەڕێنێتەوە بۆ ڕۆژانی ڕاپەڕین و پێش ڕۆژانی ڕاپەڕین کێ ڕۆڵی هەبووە، کێ ئیشی کردووە، چۆن خەڵکی کوردستان ڕاپەڕین دژی ڕژێمی فاشستی بەعسی لەو سەردەمەدا. بەڕاستی من بەو هیوایە ئەو کتێبە بۆ خوێنەری کورد تەرجمە بکرێت.